بوونی هەموو لایەک زۆر سپاس بۆ ئامادەبوونتان جارێکی تر. ئێمە وەکو لقی هەولێری سندیکای پارێزەرانی کوردستان و هەروە کۆمەڵێک هاوڕێی پارێزەری خۆبەخش بە هاوکاری لقی هەولێری یەکێتی جوتیارانی کوردستان لە سۆنکەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی و خەمخۆری لە پێناو خاک و خەڵکی مەخمور و قەراج و کەندێناوە و سنووری دیبەگا ئەمڕۆ کە بە پێویستمان زانی مەترسیەک هەیە کە لە سنوورەکە ناشاردرێتەوە، ئەویش مەترسی تیرۆرستانی داعشە لەسەر ئەو خەڵکی کە لەو سنوورە ژیان بەسەر دەباتن بەگشتی و هەروە چینی جوتیاران بە تایبەتی. بۆیە ئێمە یاداشتێکمان ئاراستەی پەرلەمانی کوردستان لە ناو پەرلەمانی کوردستانیش لێژنەی مادەی 130 و لێژنەی کشتوکاڵ کرد. لێرە بە پێویست دەزانم زۆر سپاسی برایانم لە پەرلەمانی کوردستان بکەم کە ئەم یاداشتیان لێوەرگرتین و ئێمە کۆک بووین لەسەر دوو خاڵکە هەرچی زووە بۆ پاراستنی سنوورەکە کاری جددی بکرێتن بۆ ئەوەی ئەو ترس و دڵە ڕاوچەیە کە هەیە لە سنوورەکە بڕەوێتەوە. ئێستا ئێمە لەسەر ئەوە ڕێککەوتوین کە ژمارەی ئاگرکوژێنەوەکان لە سنوورەکە، چکە خۆتان دەزانین ئێستا وەرزی دروێنەیە لە ناوچەکە، بۆیە پێویستیمان بە ئاگرکوژێنەوەی زیاتر، هەروە پێویستیمان بە هاتنی هێزی زیاترە بۆ پاڵپشتی سنووری مەخمور. خۆتان دەزانن کە تیرۆرستانی داعش جموجۆڵیان هەیە و لە ڕاگەیاندنەکانی ژوا بڵاوکرایەوە. بۆیە ئێمە لەگەر بەڕێزان لە لێژنەی کشتوکاڵ و لێژنەی مادەی 130 گەیشتینە ئەو خاڵانەی کە کۆک بووین لەسەری بۆ ئەوەی تیمی ئاگرکوژێنەوەی زیاتر بێتە ناوچەکە، هەروەها هێزی زیاتریش بێتە ناوچەکە. بۆیە من ئێستاکە کات بۆ مامۆستا عوسمانکانی کوردەی بەزدێ لەم زۆر دەستخۆشیان لێ دەکەین کە ئەمڕۆکە خەمخۆرانە بەهانای خەڵک و خەمی مەخمور هاتن. سپاس بۆ هەموو لایەکی بەخێراتێکی گەرمی برایانمان دەکەین لە جوتیارانی کوردستان و هەروەها سندیکای پارێزەران کە خۆبەخشانە کار دەکەن لەسەر دۆسیەیە. ئێمە ئەوڕۆکە بەڕاستی هەستمان کرد بە سری و ناخۆشی و سەختی ئەو مەینەتیانەی کەەوە هاوڵاتیانی سنوورەکانی هەم بە ڕوبەڕووی داعش و هەمیش ڕوبەڕووی سنوورەکانی عێراق بەداخەوە کە تا ئێستا دوو کێشیانە بەم کێشەی هەرێم و کێشەی عێراق بەڵام تا کێشەی داعشیان کەوتە سەرێ. ئێمە لەسەر ئەو خاڵانە کۆچین ڕێککەوتین کە زیادکردنی تیمەکانی ئاگرکوژێنەوە لەسەر سنوورەکانی کە ئەم چەتانەی لێیە، ئەم تیرۆریستانەی لێیە و بڕیاریشماندا لەم زوانە نزیکترین کات سەردانی سنوورەکان بکەین بۆ لە نزیکەوە سەردانی بەرپرسان و لایەنی ئیداری ئەو سنوورەوێ. بەڕاستی ئێمە هەست دەکەین بە خەمساردیەک، هەست دەکەین بە کەمتەرخەمیەک هەم لە حکوومەتی هەرێم و هەمیش لە حکوومەتی مرکزی و بەداخەوە هەڵمەتێکی سڕیشی تیرۆریستانی داعشەیە. بۆیە سوتەمەنی ئەم شەڕا بینی ئەم سێبەردا بەڕاستی هاوڵاتیان و جوتیارانی کوردستانن نزیکەی 15 ڕۆژ تەنها 2 هەفتەیان بەستە بۆ دیفاعکردنیان لەم داهاتەیان و هەروەها باسکرا لە زێدەکردنی وەرگرتنی ڕێژەی گەنمی جوتیارانی کوردستان. بەڕاستی ئەوەش داوای ڕەوای ئەو جوتیارانەیە کە لە ساڵەکانی کە ئیشکە ساڵ و نەهات بووە لەو ڕێژەیەمان زۆر پتر هەبووە. بۆیە ئەم ساڵەکە کە ساڵێکی هاتە سوپاس بۆخوا ڕێژەکە زۆر لەوە زیاترە و ئێمە داوا دەکەین هەم لە سەرۆکاتی پەرلەمان کە لێژنەیەک تشکیل بکرێ و بە سەرۆکاتی لێژنەی کشتوکاڵ سەردانی وەزارەتی بازرگانی و سەردانی وەزارەتی زراعی بەغدا بکرێ بۆ هەماهەنگی و هاوکاری و تەنسیق بۆ وەرگرتنی گەنم و هەروەها بە زووترین کات ڕەوانەکردنی ئەو پارەی کەوا جوتیاران چەندین ساڵە داوێنە لە 2014 و 15 و 16 کە بەداخەوە وەکو قمارێکی لێ هاتووە لە مابینی ئەو دوو هێزەدا. ئێمە داوا دەکەین هەرچی زووە ئەو پارەی تەسلیمی جوتیاران بکرێت و بتوانن ئیعتیماد بخەنە سەر خۆیان بۆ هەوڵدان و بۆ ئیشکردن و بۆ چاندنی کشت و کاڵ و بەروبوومەکانیان. دووبارە سوپاس بۆ هەموو لایەکی و دووبارە بە خێراتنیی ئەو هاوڕێیانمان دەکەین. زۆر سوپاس. لە لێژنەی کشت و کاڵ ئێستا قسەمان لەساوە کرد کە یاداشتێک تەقدیمی سەرۆکاتی پەرلەمان بکرێ کە لەگەڵ وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان تەنسیق و هەماهەنگی بکرێت ئەو هێزانێک کە لەو سنوورەدان بەڕاستی دەبێت هێزەکانیان سڕترکردنەوە. ئەگەر بکرێ هەم کۆپتەری ئەمنی و هەم کۆپتەری ئاگرکوژێنەوە دابین بکرێت بۆ ئەو سنوورانە بەڕاستی چێکی زۆر گرینگە. ئەوەیە کە وا دەکا جوتیارەکان و فەلاحەکانی کوردستان ئیعتیماد بخەنە سەر خۆیان، سێتر ئیعتیماد نەخێنە سەر دەوڵەتەکانی دراوسێمان بۆ تەماتە و پەتاتە و خیار کە بەڕاستی کوردستان منبعە بۆ نەکەر بۆ نەوت بەڕاستی بۆ زراعە و کشت و کاڵیش ئەگە بڵین یەکەم سەرچاوە دەبێت.